بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست. محەممەد حەلبوسی سەرۆکی پەرلەمانی عێراق سەردانی هەرێمی کوردستانی کرد و لەگەڵ بەرپرسانی یەکێتی و پارتی تاوتوێی پێکێنانی کابینە نوێی حکوومەتی عێراقی کرد. ئەمە هەوڵی محەممەد حەلبوسی لە کاتێکدایە کە وادەی ناردنی کابینەی نوێی عێراق بۆ پەرلەمان نزیک بۆتەوە بەشێکیش لەلایەنەکان ئێستا هەوڵەکانیان سەرکەوتەوە بۆی کە فشار لەسەر محەممەد عەلاوی دروستکەن بۆ دانانی وەزیری حیزبی. بە میواندەرێک لە بەڕێزان شوان ڕابەر ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان و دکتۆر جەمال کۆچەر سەرۆکی فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی لە پەرلەمانی عێراق تاوتوێی ئەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبینین. هەوڵەکانی محەممەد عەلاوی بۆ پێکێنانی کابینەی نوێی حکوومەتی عێراق بەردەوامە. چەند لایەنێکی سیاسیش دژی دروستکردنی کابینەکە لا کەسانی غەیری حیزبی دەوەستنەوە. با پێی لێدوانی محەممەد عەلاوی کاندیدی ڕاستپێدراو بۆ پێکێنانی حکوومەتی نوێ لەم هەفتەیەدا کابینەکە دەباتە پەرلەمان بۆ متمانە پێدان. محەممەد عەلاوی دەیەوێت کابینەکەی لا کەسانی ناحیزبی پێک بێنرێت لە ئێستاشدا چەند لایەنێکی سیاسی دژیەوەن پشتیان لە کابینەکە نەبێت. با پێی زانیاریەکان هەریەکە لە پارتی وێکێتی و بەشێک لە سونەکان با سەرۆکایەتی محەممەد حەلبوسی و ئەیاد عەلاوی سەرۆکی ئاوپەیمانی نیشتیمانی عێراق هەوڵەکانیان بۆ فشار دروستکردن لەسەر محەممەد عەلاوی دەست پێ کردووە بۆ ئەوەی وەزیری حیزبیان بۆ دابنێت. بۆ ئەمان مەبەستیش محەممەد حەلبوسی سەرۆکی پەرلەمانی عێراق سەردانی هەرێمی کوردستانی کردو لەگەڵ بەرپرسانی پارتی وێکێتی داوتوێی پێکێنانی کابینەی نوێی عێراقی کرد. لەبارەی سەردانەکەی محەممەد حەلبوسی سەرۆکی پەرلەمانی عێراق بۆ لای بەرپرسانی پارتی وێکێتی غالب محەممەد ئەندامی پەرلەمانی عێراق ڕایگەیاند حەلبوسی و بارزانی و بەرپرسەکان یەکێتی دەیانەوێت ڕێک بکەون بۆ ئەوەی جارێکی تر وەزیری حیزبی و گەندەڵ لە حکوومەتەکەی محەممەد تۆفیق عەلاوی دابنێن. غالب محەممەد وتیشی ئەگەر عەلاوی ڕازی نەبێت بە وەزیری حیزبی دەیانەوێت باوبەشی ڕێگری لە دانیشتنەکەی پەرلەمان بکەن بۆ ئەوەی وەزیرە سەربەخۆکان دانەنرێن و جارێکی تر حکوومەتێکی حیزبی دروستکەن بە سپۆنسەری حیزبە گەندەڵەکان. هاوکات سەرۆکی فراکسیۆنی ئایندار لە پەرلەمانی عێراق ڕای دەگەێنێت ئەولەوێتی پارتی وێکێتی لە پرۆسەی پێکێنانی حکوومەتەکەی عەلاوی پاراستنی بەرژەوەندی خێزانە دەسەڵاتدارەکانی هەرێمە. ڕابوون معروف سەرۆکی فراکسیۆنی ئایندە ئاماژە بۆ دەکات هەمیشە ئەولەوێتی پارتی وێکێتی لە گفتوگۆکان پاراستنی بەرژەوەندی دارایی خێزانە دەستڕۆیشتوەکانە بۆیە لە دوای کەوتنی ڕژێمەکەی سەدام حوسێن خێزانە دەستڕۆیشتوەکانی هەرێم لە ڕێگەی گەندەڵی و ناشەرعیەوە هەزاران ملیۆن دۆلاری خەڵکیان بردە بانکانی و دەوڵەتەکان و شاردیانەوە. بەڵام هیچ کێشەیەکی بنەڕەتی و لە مێژینەی نێوان گەلی کوردستان و حکوومەتەکانی بەغدادیان چارەسەر نەکرد. کابینەی نوێی حکوومەتی عێراق لە 22 وەزارەت پێک دێت کە 12 وەزارەت بۆ پێکهاتەی شیعە و 6 وەزارەت بۆ سونەکان و 3 وەزارەت بۆ کورد و 1 وەزارەت بۆ پێکهاتەکانە. کاندیدی سەرۆکوەزیرانی عێراق دەیەوێت کابینەکەی جیاواز بێت و لا کەسانی ناحیزبی و پسپۆر پێک بهێنرێت. إنما يمر به بلدنا العزيز. جارێکی تر سەڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز سوپاس بۆ میوانەکانمان. دکتۆر جەمال ئەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بە سەردانی محەممەد حەلبوسی سەرۆکی پەرلەمانی عێراق بۆ هەرێمی کوردستان ئەوەندەی کە بەڕێستان ئاگادار بن بە دیاریکراوی سەردانەکە بۆ چی مەبەستێکە؟ بەڵێ زۆر سوپاس سڵاوت خودێلتە و هەمی بینەرت هەوێت ڕێزدار بن. هەروەکی بەیانەوان داهاتی و دیار کردی بابەتی پێکێنانە حکوومەتەیە بابەتی دروستکردنە بەشداریکردنە یان نەدوێ حکومەتێدا ئەلگەل وان پێنگاوێت و سەرۆکوەزیری هاوێتین حەقانوکە و پرسپ کوردان نەکریە و پرسپ سنان نەکریە بیتن بابەت هەر ئەوە بوویە کە بەرامبەر وێ ڕەفتارێ چ بێتەکردن. بەڵێ یعنی ئێستا تاوەکو ئێستا کاندیدی ڕاستپێدرا و بۆ پێکێنانی حکوومەت پرسی بە حیزبە کوردیەکان لەگەڵ هیچ حیزبێکی سونە نەکردەوە بۆ پێکێنانی حکوومەت لە کاتێکە و باز لەو دەکە کە لەم هەفتەیە کابینەکەی دەنێرێتە پەرلەمان.
ئەوە ئەم ئەتزانین حتان و کەپ ڕسمی هیچ شتێک نەهاتیەکردن بیتن وەک نینەرێت وی هاتبن ئەو ژی ئانلایەنی سیاسیت کوردستانی هەندێکی چۆنی لەگەڵا خفتین و بەحسی بەشی خۆکردی ئەوەی ژیە گوتیە ئەس دێ هەندێک بێژین بربژێرێت سەربەخۆژێگرم و لایەنی سیاسیت مەزانە کوردستانێت بیتن ڕازی نینە حتان و کە هیچ شتێکی ڕسمیش دەف سەرۆک وەزیری نەهاتیە. باشە دکتۆر بەس تاوەکو ئێستا ینی هیچ ناوێکی کوردی وەرنەگیراوە بڵین بۆ پۆستەکان ئەگەر کەسانی سربەخۆش بن هیچ ناوێک پێشکەش نەکراوە بۆ کابینەکەی ئەوەندە ئێوە ئاگادار بن؟ ئەوە ئەم ئاگادار 19 وەزیریەت هاتی نەجێگرتن یعنیەت شیعە و سنایەت هاتی نەجێگرتن بەشێمە کوردایەت هێلاین دبیتن ئەویل دەفخۆ هەندێک ناف حاضر کرد بن بەس نەکرینەت بێژین ناف بەرنامێ خۆدا چونکۆ دیتنا من ئەوی نەوێتن کورجی دوێ قویناغێدا بچنە بەرەی سنەی و لەگەل ئەو شیعید نەڕازی کۆ نیسابی تمام نەکەن دبیتن وەک پێنگاوەکە احتیاط هذا هاوجيتن يعني جاري وزير كرداناينتن يت عربا دي صافيكتن اگر كابينت پريوه گفت كيف خو او وزير تويت ود دانيتن باڵێ بەس وەکو ناو کە ناوی کوردی لابێ کێو ناوانەی پێداون خۆی ئەوەندەی کە بەڕێستان ئاگادار بن ناوەکانی خۆی وەریگرتوون ئەو ناوانەی کە لای خۆی بن وەکو وەزیری کورد کە باز لەو دەکات دەیەوێت بەس کسانی سربەخۆدا بنێت حتى كما هيك ناف نين يدرس حتى الشيعة والسناجي اف نافت هاتينا بلا فكرن وكي بحسي عبد الوهاب الساعدي كان وكي بحسي احمد راضي كان اف نافت هاتينا قوتن هندك نيزيكي ويكو جروب وينا شولت كان رداويجيا كريه قوتي اف نافنين انه هندا ناف دينا ودخل بيني تنو هيفيت كاين لان سياسي بيت رازي بنا فاخفتنا جروبيت ويا معناوي نافيا يا نافا هیچ ناوا در بخیتن چونکو او زانیتن هر ناوی که وگاف که در کویتن بیتن یان خو پیشاندر ده اوی ناوی ساقط کنو ده فیاله کنو مظاهرات دا بحث ده کن یان جی لان سیاسی او ناو بینا نالو بزمارا دا بیتن من هیچ ناوا دیار نکتن حتی روژا که اوی وێتن دەنگیل سەر بدەن. بەڵێ سوپاس دەکەم دکتۆر دەگەرم و لە بەڕێزت دواتر کاک شوان جەنابیش بەخێربەی سوپاس بۆ ئامادەبوونتان سەبارەت بە پشکی کورد کە ئێستا باز لەوە دەکرێت پشکی کورد لە کابینەی نوێی حکوومەتی عێراقی 3 وەزیر دەبێت پێ دوای ئەم جارە ئەم پۆستانە دەبێت چۆن دابەش بکرێت و پێ دوای هەمان شتی دووبارە دەبێتەوە کە پێشتر پارتی یەکێتی خۆیان کە زۆرینێ لای پارتی بۆ دواتریش یەکێتی بە پلەی دووەم پۆستەکانی بەغدایان لە بۆ هەروەها دابەش بکرێنەوە. بله سەرەتا بە ناوی خوای گەورە و میهرەبان زۆر سپاس بۆ جەنابەت سەبارەت بە خودی پرسیارەکەی جەنابەت کاک حەکیمی وەرەس بە تەئکید پێکهێنانی ئەم حکوومەتە پرۆسەیەکی معقەد و ئالۆزە تا ڕادەیەک بۆ هێشتا ئێستا ڕایی نەبووە و کۆمەڵێک کۆسپوتەگەرەی لە بەردەمدا هەن کۆسپوتەگەرێک ئەوەیە کە شارع تا ئێستاش قسەی خۆی هەیە واتە بەشێک لە شارعەکە ئەوە بوو سەرۆکی وەزیرانی نوێیان ڕەت کردەوە و لە هەمان کاتدا کۆسپوتەگەرەی دووەم بەدەستهێنانی ڕای حزبەکانە بە تەئکید ئەترافی معنی ڕئیسی لە شیعە لە کورد لە سونە دەبێت تەواو ڕازی بن ئەوسا ئیتیفاقی لەسەر ئەو حکوومەتە دەکرێت بەڵام ئەوەی کە زاندراوە کە بەم شێوەیە لە 22 وەزارەت کابینەکە پێکدێ و 22 وەزارەتەکەش دابەش دەکرێت بە حساب بە یاعتوبار بڵێن 12 وەزیر بۆ شیعە و 6یان بۆ سونە و 3یان بۆ کورد هەرچەندە تا ئێستا بە شێوەیەکی فەرمی و ڕسمی سونەش ڕازی نەبووە و کوردیش ڕازی نەبووە بەڵام بۆ نمونە ئەگەر کوردیش ڕازی بوو بە تەئکید ئەو کاتەش جارێکی تر یا دووبارە وەکو جارانی ڕابردوو چێشمە چێشمی نێوان لایەنە سیاسەکانی کورد دێتە ئاراوە هەرچەندە دانیشتێک لەلایەن لایەنە سیاسەکان لە هەرێمی کوردستان کراوە کە نوێنەری هەموو حزبەکان جگە لە نەوەی نوێ لەگەڵ سەرۆکی هەرێم کۆبوونەوەتەوە باسییان لە دوو پرسی سەرەکی کردووە یەک پێکهێنانی هاوپەیمانیەک بۆ پرسە سیاسەکان لە بەغدا ئەویش بە نەهج و نەفەس و ئەجندایەکی تری نوێ کە نیزام داخلیەکی بۆ بەرهەڤ و ئامادە کراوە ئەوەی تر بۆ
چۆنیەتی مخاتەبە و محاوەڕەکردن بۆ پێکێنانی حکوومەت دیارە حزبەکان مەبدەیەن لەسەرەوە متتەفیقن کا بەشداری حکوومەت بکەن بەڵام بەیەکەوە ئەگەر ڕەتیشی بکەنەوە بە هەمان شێوە بەیەکەوە و لە سەرەوەش کۆک و متتەفیقن کە ئەگەر بەشداری بکەن پێویستە هەموو ئەو حزبانەی کە لە هاوپەیمانێتەکەدان یاخود لە حیوار و گفتوگۆکاندان پێویستە حەق و حسە و پشتی هەر هەمووانی تێدا بەرجەستە و بەرهەفبی جا هەر کەسە و بە حزور و وجودی خۆی بە حەجمی خۆی باشە بەس ئەم جارە هیچ زەمانەتێکی کە پارتی و یەکێتی ینی وەکو پێشووتر پۆستەکانی کورد بۆ خوان قۆڕق نەکەن چکە باز لەوە کرد کاتێک کەوان ڕوبەڕووی ئەزمە بوونەوە لە عێراق کێشیان دروست بوونیان توانی وتوێش بکەن بۆ وەرگرتنی پۆست ئاور لەلایەنەکانی دیکە دەدەنەوە. خۆی من لێرە وەکو ینی کەسێکی دیاریکراو لە کۆمەڵی ئیسلامی کە لە قیادەم قسە دەکەم بە حکمی وەی کە کۆبوونەوەیەک لە نێوان حەزبەکاندا کراوە و کۆمەڵیش بە نوێنەر بە وەفدێک بەشداری بووە حەز ناکەم ڕەشببینی پیشاندەم و پێش ڕووداوەکان بکەوین و یا حکم لەسەر غائب و داهاتوو بدەین تەمەنا دەکەین کە ئەو ئەزمونە تاڵەی یا خراپەی کە لە ڕابردوو هەبووە دەسەڵاتی هەرێمی کوردستان ممارەسەی کردووە لەگەڵ لایەنە سیاسیەکان ئەویش ئەوەیە کە لە ڕابردوو بەڕاستی هەر کاتێک پێویستی بە لایەنە سیاسیەکان بی بۆ پرسە چارەت و سازەکان و نەتەوەیەکان وەکو ئەو کێشانە کە ئێستاش لە ئارایە پێکێنانی حکوومەتە ئەنی دائیمەن پرسی بە حزبەکان کردووە و بەو مانایی کە پەنای بردۆتە بەر حزبەکان ینی حزبەکانیش نیەت چاچی و پاچی خۆیان پیشان داوە ئامادەی خۆیان دەربڕیوە لەگەڵیشی دابوون تا قەراغی ئەمان بەڵام بەداخەوە دواتر لە دوا ترۆپکە لە دوا قۆناغ ینی دەسەڵاتی هەرێمی کوردستان بەرکەوتەکانی بەبەرخۆی خستووە ینی ئەوانی تری ماروم و بێبەش کردووە ئەوە ئەزمونێکە هەبووە و حەقوانی ئەوانیش نکولی لێ بکەن یعنی بەپێ ئەو ئەزمونە ئەگە قسە بکەین لەوانەیە خەڵکێکی سیاسی مەترسیان هەبی بەڵام وەک باسم کرد جارێ حکم لەسەر داهاتوو نادەین تەمەنا دەکەین و داواش لەوان دەکەین کە بە هیچ شێوەیەک ئەزمونێکی لەو شێوە دووبارە نەبتەوە لەبەرەوەی ئەگەر لە ڕابردوو هەببێ ینی حزبەکان متمانەیان بەرامبەر بە ئەوان لە دەستدابی ئەگەر شتێکی لەو شێوە لەو جۆرە دووبارە ببتەوە بە تەئەکید مزداقیەت و متمانە زیاتریش لە دەست دەدەن. بەڵێ دواتەگەرێمەوە لای بەرز پرسیتریش دێنە پێش بەڵێ سەرە سەرەوەکنایە ئەم جارە کەسانی بێلایەن یاخود خەڵکانی حیزبی دووبارە کاندید بکرێنەوە دەگەڕێم وڵات دکتۆر جەمال بگەڕێمەوە لای بەڕێزت سەبارەت بە وتوێژی کورد ئێستا باز لەوەکەی کە کورد بەسێ بەجیاواز بە پارتی بەجیایەتی بەجیا گروپی 15 بەجیا و توێژ دەکەن ئەمزانێن ڕاستن کە بەسێ بڵین شاندی جیاواز بەشدا بڵین گفتوگۆی سەرەتایان کردبێ لەگەڵ کاندیدی ڕاستپێردراو جارێ ئەم نزانین وەک پارتی کا بخۆتکەتن یان نایەکێتی بخۆتکەتان نە بەس گروپی 15 بەری سەرۆک وەزیر ببیتە سەرۆک وەزیر تقریبا پەیوە کۆنی و عملگەڕی نشتین نەبۆ هەندێ بۆ کام مفاوزاتێت پۆستال گەل بکەین بۆ هەندێ بۆ کام بزانین بۆ چۆنا وی مرۆڤی چییە بۆ کوردستانê چونکۆ ئەف مرۆڤەل ساحە عێراقê nebûye çendîn sala da êj derve bûye me nezanî ka bû çûna wî çiye bû hindê bûye em bizanîn bû çûna wî bû kêşê navbeyna herêmê Bexdada mafê xelkî moçê fermanberî babetê qanûna gaz û gazê ev arîşet navbeyna herêm û Bexdada me vîyaye yanî bizanîn bû çûna wî çi bûye piştî hingê em ê gerrî niştîn ku bizanîn piştî hatiye teklîf kirin ka mayel ser wê bû çûnê an ne şwê roja ku em وەک لانên siyasî gel serokatiya herêmê rêniştîn heta me hiç pengavêt pitinê nehavêtîne û em yê hîviyan dê ka dê biryara ya fraksiyona bîte çi wê gavkê em dê pêk ve em dîtina me yanî em nel gel hindê neherêk bixwe biçîtin bes heman wextî da em nel gel hindê jî em mîn nel ser wê bêmitmaneya berî nûken navbeyna me de hebû lewa eger her mifawazateka vê gavkê bête kirin asıl ewa gel wan nînera bête kirin evêt em gelek rêniştîn bû nimûne serokatiya herêmê gel endamêt online girêt
لان سیاسی کو اوه پیک و امرینشتین یان جی سروک هرم الگل سروک فراکسیونا کا اگل کردستان بیتن او لانت مید سیاسی و هر کی اندام کلگل او پیک و برین نخاره اگل بغدادو شام ده هرم یتتن گل سروک فراکسیونا وان مفاوضات بکتن جه داخل جاری اون نینه بیتن اگر اوه بیتا کرن وگف که پنگاوا ایکیا کو برف متمانعیه لایان دیپ هر دولان سرکی تاکو ئێستا بڵێن شاندێک کەوا بڕیار بوو شاندێک پێک بێنرێ شاندێک هەموو حیزبەکان بەیەکەوە پێک نهاتووە؟ حتى نو كاتش شاند نهاتينا دام بزانين كادي دي بيكفرينن يان دي داخازا علان سياسي كان كو بيكفل جالبرين انا او هاتيا كيرن نوكا برس حلبوسيه هاتي شو هدف كاك مسعود بارزاني بابت دو لايان سياسينا يبخو يعني گفتگوها که كان كادي چاوا تعامل الجلفي سرک وزیری كانوا في بنغاوي كان اما اگر بو شاند سرک وزیری هات وقف که دي ديار بيتن كا فعلا فلان سياسي وحكمته هرم الجل هندية كو او هف قيمانيا بحث كريب درستي چه بيتن يانجي ناو بنغاوا ايكيا دي ديار بيتن اگر داخازا حزبا كيرو بيكفل جلدين دانشتنو بيكفل مفاوضات كرن معناوي بنغاوا ايكيا الريكا درست كو متمانه بزفريتاوا باشا بس دكتور لقل علاوي ك دانشتن وەکو گروپی 15 لایەنەکانی دەرەوەی یەکێتی و پارتی لە بەغداد داوا هیچ پۆستێکتان نەکرد یاخود تەنها داواکاری خەڵکی کوردستانتان هەبوو ئەو کێشەکانی نێوە هەرێم و بەغداد چارەسەر بکرێت؟ ما پێنج داخوازت سەرەکیژی هەبوون بەری ببیتە سەرۆک وەزیر و پشتی بووە سەرۆک وەزیرژی یایەکێ مە بابەتێ سنۆرێت هەرێمێ تۆ بزانیە بروکە دابەزینە سنۆرێت کوردستانە يعني يا سوريا يا تاتينا تپراندن اگر همان خودینه که همان رفتار کا بوچونا ویچیا او پابند به آن بابت قوار حریم کو ابروکه اتلجنامه یا تعدیل دستوری دا و چندین یاسا دا و کی قانون خدمه مدنی و کی قانون گل قانون تنگ کو استهدافات دا بجین صلاحیات حریم تذکرن ما او یا بحث کریا دویا سیم بحثیم بابت بجين ما في خلق كردستاني وك بوجايا وك موچايا وك خانه نشينه وك جوتياره ما بحثي ابي كريا وياسيه يا چاره امت هاتين بحثي يعني بش هرم البغداد خو جاره دي بش ما درست ندابو ما چونكو پارتی بخود چو بو بای کرسی که توی دابوی 25 کرسی دو وزیر برکبون یکی بخود چو بو بای کرسی که توی وزیر که برکبو لان گروپ 15 کو هنگه نبو هر هندک بجین فراکسیونت پرتو بال بون وزیرک یکیم بو اذن بش کردستان البغداد وقف که نبید 3 وزیر بن و تب کمی 4 وزیر بن چونکو اگر تو 58 کرسی کا دابشی 129 بکی ضرب 22 وزیر بکی در کویتن 3.8 یعنی 4 وزیر بر کردات کبن اوا خالا 4 بو خالا 5 اویا بو چوناوی بو خو پیشاندان و چاره سریا کشت عراق دی چوایتا کرن منه گوتیا و گروپ 15 کا بش مچیا کا وزیر کی ده ما یا نه د چو وکیل وزیر چ مدیر عامه افشعبتش بنینه هاتیا کرن برجواندیت کردستان پایبتی و برجواندی عراق بگشتی مالگل بحث کرین باشە بەس دکتۆرەوەی کە بەرە زووتە دێوە داوەتان کردووە کە مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان جێبەجێ بکات ئێوە پۆستان ناوێ بەس وەکو ئەوەی کە دوای ئەوەی کە ڕاستپێدراوە تاکو ئێستا داوای کردووە لەلایەنەکانی دەرەوەی پارتی و یەکێتی و گروپی 15 ناوی کەسانی سەربەخۆی بدەن هیچ داواکارێکی ئاوا هەبووە لە ئێوە؟ نەخێر هیچ داخوازێک ئەوسەش نەکریا و دیتن ئەمە داخوازش چ لایەنێک سیاسی نەکریا حتا یەت خۆیت شیعە نەکریا یەت سونە نەکریا و شو كرداجي نكريا وصايا غوتيك و تويد دانشتنيج دا ديار كربو بوان اندامت ما بالجري نشتين و از ده هندك وزيرة سربخو ده هل بجيرم يعني از نائم وزيرة دا خاص كم شلان سياسي لو مفتحة ما نكريا قلت يا ما تشنافا بيشكش كان ولو امد بينين ما في كردستانية
او يعني هندك كسا اشناف كردستاني بحال بجريتن نكو بما بتشيتن وكي شو وقت صدامي طه ياسين رمضان وطه محي الدين معروف هندك اينا بون بنافي كردستاني نا خير بيت هندك بن اتناف كردستاني دا اتناف كردستاني دا يعني او نزاهات او خبرات او اويد فيتن الدفها بيتن بالا سپاس دەکەم دکتۆر کاک شۆن گەرم وڵای بەڕێزت سەبارەت بە وەزیرەکانی کابینی داهاتوو کە ئێستا سەرۆک وەزیران باز دەکە کە وەزیری حیزبی لەلایەنەکان وەرناگرێ بۆ مەسەلەی کورد پێت وایە ئەمە ئەزموونی کام ئەزمونە سەرکەوتووتر دەبێ وەزیری حیزبی یاخود کەسانی سربەخۆ و بڵێن پسپۆڕ و لێهاتوو کەم جارە مەسەلەن نوێنەرایەتی کورد بکەن لە بەغداد؟ بەڵێ وەڵا بە کورتی دیارە جارجارە یعنی لە ڕابردوش باسی ئەو زاراوە و پرۆسەیە کراوە کە پێویستە وەزیرەکان سربەخۆ بن یاخود پرۆفیشناڵ بن. من پێم وایە ئەو جارش کە باز دەکرێ ئەم حکومەتە حکومەتێکی سربەخۆ نییە بەڵکو غیتاەکە دروست دەکرێت لە ژێرباری ئەوە ئیش دەکرێت وە کۆمەڵێک مەرام تحقیق و پاساق دەکرێن ئەگەرنا لە ڕووی یاسا و دەستور و شەرعیەتیشەوە ئەو حکومەتە حکومەتی ئەحزابە واتە حەقی ئەحزابە ئەو حزبانەی کە سەرکەوتنیان لە هەڵبژاردن بەدەستهێناوە یعنی حەقی خۆیان پێ بدرێت جا ئەگەر بە وەزیر بی یا بە ڕاوێژکار بی یا مدیر عامێک بی بەشداری بکەن. بەڵام لە ئەنجام و سۆنگەی ئەوەوە کە بارودۆخێکی ناهەموار و کتوپڕ هاتە ئاراوە کە ینی چەند مانگە خۆپیشاندانێکی تون لە عراق لە ئارادایە ئەویش لە ئەنجامی ئەوەی کە ساڵەهای ساڵە ینی عراقی نوێ بە شێوەیەکی زۆر خراپ و نێگەتیڤ بەڕێوە دەبرێ و مامەڵەی لەگەڵ دەکرێت کە بۆتە مایەی بەرپاکردنی نەعەدالەتی و دادگەر و ستەم و خراپەکاری و گەندەڵیەکی زۆر بە هەدەردانی سەروەت و سامانی زۆر کە لە سەرووی 1 تریلیۆن دۆلارە کە ئەگەر بێت و بەسەر هەموو خەڵکی عراقی دابەشکەی لەوانەیە هەر فەردێک چەند سەد دەفتەر دۆلاری بەرکەویتن 300 و قسور دەفتەر دۆلاری بەردەکەوی بە تەحدید. ئیدی ئێستا ئەو حکوومەتەی ڕابردوو یعنی ئیستیقالەی دا حکوومەتی عادل عەبدولمەهدی بزانە یعنی لە ئەنجامی ئەو کێشە عریقەی کە لە عراق هەیە یعنی جاران منافەسە و شەڕ لەسەر سەرۆک وەزیران دەکرا ئێستا کەس نەوێرە خۆی لێ بکاتە ساحێب بە ناوی کوتلەیەک یا حزبێکی معەیەن هەستان گوتیان با کەسێکی بێلایەن بێ. ئەو بەڕێزە کە ئێستا بەتەمایە زیمامی حکوومەت وەربگری خۆشی وەکو کەسێکی حزبی پێشتر ممارەسەی کردووە کە لەگەڵ داوایە لەگەڵ ویفاقی عەلاویدا بووە و وەکو پۆستیش پەرلەمانتار بووە و وەزیریش بووە و لە دەرێژ بووە هەتا مەحکەمە تەبریەی کردووە. بە هەر حاڵ نامەوێ ئەوە بە تەفاسیل باسکەم. من پێم وایە ئەو حکوومەتەی کە داش دێ یعنی حکوومەتێکی سربەخۆنیە و حزبە گەورەکانیش کوت لە گەورەکانیش بە هیچ شێوەیەک ڕێنادەن کە ینی حکوومەتێکی تەواو سربەخۆبی بەومانایی ئەو وەزیرانەی دادەندرێن هی کورد و سونە و شیعە ینی حزبی نەبن. بەڵام دەکرێت سبغێکی تیری تێ هەڵبسووردەی ئەویش ئەوەیە کە احتیمالە هەر حزبێک کە وەزیرێک تەقدیم دەکا وەزیرەکە جیا لە جاران بی ئەندامی سەرکردایەتی نەبی ئەندامی مەکتەبی سیاسی ئاوا لەو شکل و شێوەیە ئەگەرنا بەتەئکید منتەمی و عەضوی ئەو حزبەیە کە تەقدیمی دەکا کە تا ئێستاش یەکێتی و پارتی و سونەش قبولیان نەکردووە هەر لەسەر ئەوەش کە دەیانەوێ بە ئارەزوی خۆیان یعنی وەزیر دابنێن. ئیدی سەر ئەوە ژێرکەوتن و شکەست خواردنی حکوومەتی ڕابردوو لەبەر ئەوە نەبووە کە یعنی وەزیرەکان حزبی بووین بەڵکو لەبەر خودی وەزیرەکان بووە کە بە گەندەڵی و بە خۆیانەوە خەریک بووینە نوێنەرایەتیەکی ڕاستەقینیان نەکردووە. بۆ نمونە ئەو وەزیرانەی لە داهاتووشدا دەندرێن ئەگەر تەواو سەربەخۆش بن حتا لە شەقامیش بێن یعنی ئەگەر بێت و بەڕاستی یعنی قدرەتی باشیان نەبی ممارەسەی باشیان نەبی ئەدا و تەطبیقی باشیان نەبی یعنی نەزیه و دەستپا
پاک نەبن ڕەشید نەبن بەڕاستی هەر چارە نووسیان وەکو ئەوانی دی دەبێت بەڵکو بەعکسەوە ئەگەر لە شەقام بن یا لە حیزبەکان بن ئەگەر بێت و دەست پاک بن ئەوە نوێنەراتێکی باش دەکات. باشە بەس وەکو خەڵکی کوردستان مەسەرەن کە پێشتر هەموو کاتێ مەسەلەن پۆستە باڵەکان لای پارتی یەکێتی بوون لە بەغدا کەسانی حیزبی بوون پێ دوایە شتێکیان کردووە بۆ کورد لە ماوەی و 15 ساڵە لە کێشەکانی هەرێم و ناوەند تا دووبارە مەسەلەن کەسانی حیزبی بە تایبەتی لاردوو پارتەکە کاندید بکرێنەوە ئەم جارە بۆ ڕێگە خۆش نەکرێت کەسانی مەسەلەن بێلایانیش تاقی بکرێنەوە بزانین چی دەکەن بۆ خەڵک. جا من پێم وایە ڕێگە خۆش بکرێ خۆش نەکرێ ینی هەندێک لە حیزبەکان ڕێگە نادەنیا بەوە ڕازی نابن کە ینی وەزیرەکانیان سەر بەخۆ بن بێلایەن بن مەدەنی بن حتا لە حیزبە دەسەڵاتدارەکانی هەرێمی کوردستانیش و پێم وایە لە هەرێمی کوردستان و لە بەغداش ئەو نوێنەرانەی کە هی حیزبە دەسەڵاتدارەکان بووین نوێنەراتێکی باشیان نەکردووە بەو مانایی کە گەندەڵی زۆریان بەرپا کردووە بۆیە لە کوردستانیش قسەیان لەسەر و هەجمەیان لەسەرە و لە بەغداش ینی قسەیان لەسەر بوو هەجمەیان لەسەر بوو بۆیش بۆ مای ئەوەی کە لە دەورەکانی ڕابردوو ینی پەرلەمان بانگێشتی وەزیری بەهێزی کورد کە یعنی ئیقالەی پێ بکا بۆ بە حکمی وەی کە بە بەڵگا متەوەرید بووە بە گەندەڵی ینی ئەگەر بهات باو ینی مشکلە نییە بە ینی ئەندامی مەکتەبی سیاسی حیزبە دەسەڵاتدارەکانیش بان بەڵام ئەگەر نوێنەراتێکی دادگەرانە و ڕاستەقینەیان بۆ کرد کوربایە ئەوە بەتاکید لە پۆستیش دەمانەوە وەکو دەربولمەتەلیش دەهێنرانەوە و ئێستاش ئێمە متهم و مەجبوه نەدەبووین بەوەی کە بڵێن وڵی کاکە پێویستە وەزیرەکان بێلایەن بن ئەوە نەهج و نەفەس و فەهم و تێگەیشتنی حیزبە دەسەڵاتدارەکانە کە لە هەرێمیش بۆ بەغداش ئەو کەسانەی کە دایان دەنێن ڕێگەیان پێدەدەن کە گەندەڵی بکەن ینی ئەسڵەن سوء ئیستیفادە لەو گەندەڵیەی دەکەن لە ئەنجامیەوەی گەندەڵی دەکەن وابەستەی حیزبیش دەبن ینی چاوبەستەی حیزبیش دەبن بەگوێ حیزبیش دەکەن بەڵام ئەگەر بێت و ینی ئینسانی نەزی و دەستپاک بان بەتەکید بۆ حیزبەکەشیان باش بوو سەری بەرز دەکردەوە بۆ کوردیش شتێکی باش بوو. بەڵێ سوپاس دەکەم کاکچوان بڵێ بینەرانی بڕست ناوبڕێژی کورت و دواتر گەڕێن و لای میوانەکەمان لە دۆک لەگەڵمان بەمێنەوە. تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ. ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟ ئەوە فانسی پاوەر سەرجەمە و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە بە بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنگی چەندین ساڵیان لەگەڵدایە. بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێن. ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێچوویەکی ڕۆژانەی نییە. هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت. فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر. ناونیشان سلێمانی شەقامی مامۆستایان نزیک شەقامی قەنات تەلاری جاسەنا 0 153 85 85. ئەم کوڕانەی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی پاریە حەزی لە چپسێنی نییە مینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە بشاری نینی تامێکی لە یاد نەکراو. تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ.
جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز. دکتۆر جەمال گڕێم و لای بەڕێزت سەبارەت بە گروپی 15 لایەنەکانی دەرەوەی پارتی و یەکێتی ئێوە بۆ پشکی کورد ئەمجارە پشتگیری لە وەزیری حزبی یاخود وەزیری بێلایەن دەکەن. گروپ 15 ما وسا بریارا دایکم اگر وزیر اینانا ناف مالا کردی دا و داخواست او با اواکم مدیدیم پیک و شولکین و گفت ام ده بجدار بین تیدا و ده بیجینه کاده پیورت دا بشکر ناوان کرسی کاده چی بیتن اگر شخو نه اینانا دف ما و گفت بیتن ما بچونه کادی ده بیتن ما حتانو کم چونکو محمد توفیق علاوی هیچ ناف شما داخواست نکرینه و کرداجی داخواست نکرینه لو اف بابتا نهاتیا مناقشه کرن ما بریار اویا اگر هر دولان سرکی داخواستش گروپ 15 یان وان لان سیاسی کر ورن بش کردا اویا بش مهمیه اویا ورن دا پیگ و داوش کین الدی هر پیوره که هبید پیوره کرسی کانه پیوره جمارا اندامانا کا چه پیور هيا ويقف كي ام ديد برهف بين كو بچين گلپرين نخاره نش بروي پوسته كو دي برمكويتن بلكو مدويتن ام نيشا بغداد دين كو نافمالا كردي نافمالا كار کو پیکا و برجواندیا خلق ما بری برجواندیا پوستیا کو اوی دیگهی تلا کشلانیا نگهیته اگر شغلان سیاسی و کی جارادی هر کی بخو برنو او وقف که هر لانه که سیاسی ده سر بخو بیتن گروپ 15 جو وقف که ده اخفتن خودی وقتی ده هبیتن باشه بس دکتور وکوی که استا باز لکریک پارتی که تی دعوت کن وزیری دوباره وزیر حزبی دا بنیتو استا جمهوران دەست پێ کردووە لەگەڵ محەممەد حەلبوسی کە زانێرەکان بازۆکەن لەگەڵ کۆمەڵێک لایانی ترکە فشار دروستکەن بۆی کابینەکە دروست نەکرێت ئەمە کاریگەری خراپی نابێت لەسەر مافەکانی کورد ینی وە مامەڵی ئەم سەرۆکوەزیرانە تازەیە لەگەڵ هەرێمی کوردستان بگومان یا ما توی دانشتنا ملگل سروکاتی هرمیشی معف آخفتنا گوتی ما گوتی ویتن برجواندیت کردی بسر برجواندیت حزبی تاکیبن و خالا که خالا دوی ما گوتی ویت ام برجواندی ابدانین پیشیه و کرسی که ابدانین دیماهی که آخر داخوازی ما او بیتن ام بیجین دیویجا که کرسی که ما چندن اول جار ما فهمسو گرکین چونکو خلق ما بری لانن سیاسیت اصل دا راست العراق و کردستان حزب ید بوینا خدانت خلقی بس الهمی دنیای خلق خدانه حزبه اگر خلق دنگی ندتا حزبه و پشتاوی نگریتن چه حزب سرنا کون لو اما و گروپ 15 اوه پیشکش کری کو ام جاره ما فکر کردستان مسو گرکین هاشی بین کرسی که اوه ایکیا دوی اگر افلان سیاسی کو ده هر بیشن همان وزیرت ما ویتن ببنا وزیر معناوی او داخازا ام داخاز کرین کو پیک و پرین نخاره نبهنده بویا کو ناف مالیا کردی بیتا ایک بلکو بهنده بویا نیشا بغداد دن امین نینرد کرده همیا و اوه پنگا وکا گلکا خلطاو اتوی دانشتنی جیدا او وعده هاتیا دانش سروکاتیا هرمی اوه بوکو پوستل بغداد بیتا دان بو کردی دید وید دانشتنه که اوه اف اندامل ویری حاضر او ده بریاره دن که کیبن ببنا وزیر و کیبه چوا ده انرژی گرتن لوی افا خفتنه یا گوتی اگر شوی درکفت معناوی او بمتمنایی برینو که هی گروپ 15 حق با بمتمنایی الدف بمینیتن بەڵێ بەس ئەوەی دکتۆر ئەوە دی کێسە دەرکەوتووە چکە بازوەکی کە دەنگدان بە کابینەکەی نزیک بۆتەوە بە دیاریکرا لێنان لایەنە سەرەکیەکان چی لە شیعە چی لە سوننە و لە کوردیش لایەنەکان چۆن دابەش بوون لە نێوان بەرەی پشتگیریکردن و جیاتیکردنی علاوی بۆ پێکەنانی کابینەکەی دیترا من حتا ناوێت کابینێ دیار نەبن نه سنت شێت ڕای خۆیان دروست بێژیتن نه شیعەت شێت یا درست بجین نه ام کردت چین بجین و حق همی لانانا جی چه یان پشتوانیه بکن یان جی یعنی امتناعی بکن یان جی دیجی براوستن چونکو بونمونه اگر ام کرد بگفت که نینرت ما کرنه هنده کردت یت البغداد رابوی که هاش کشت ما کردستانی نینه نه ایتن اشناب جرگ معانات کردستانی در کویتن بگمان ام او نشد نینراتی ما درست بکتن وگفت که محقه های انوان وزیرا رد کن چون
چونکو ام هرمکا سربخوین راست هم چارچوب عراق دا وضعی ما تماما فرقش وضع سنه و شیعه اوان جاری آریشک شیعه هی همی پیگه هوانیت مطرسیه دا او یت راضی بوین کو وزیر هما کی که هل بجیرن چونکو بس واد ویتنج و قیرانه در کبن سنت بی تنی خونا راضی کری چونکو او نوی کی شیعه کتینا و قیرانه ام کرد تماما جیاوازین حتی سنه جی کو ما قواره که سربخوی هی یه دستوری هی ناوی قواره دا ویتنی نری توی بینجه گرتن چاو ابرو که ام نینرین اشدهو که و هبلیر و سلیمانی چوین بوین نینرت ید بغداد و نینراتیا وان پارزگاهات یعنی عینا موسا بشه کردی جی ویتن او بیتن کنگی ام در راضی بین که او وزیری چه کرده که بغداد بیتن یعنی بصره بیتن پهل بجریتن و کی چارچوب وطنی یه ابسر چارچوب یه ابید وگافتی که شیعه و سنه و کرد و افا نمینن وگافتی ام جی در راضی بین هر کردێکیش هەر عادەکی بینیت. سپاس دەکەم کاک شوان سەبارەت بە لایەنە کوردیەکان یاخود بڵێن لایەنەکانی دەرەوەی پارتیویەتی پێ دوای دەبێت بە چ مەرجێک دەنگ بە کابینەکە بدەن کە باز لەو دەکرێت کە لەم هەفتەیە گەری هەیە بنێردێتە پەرلەمان و بۆ متمانە پێدانی دەبێت بە چ مەرجێک دەنگی پێ بدەن؟ والله يعني ئەوە دوو بەشەکیان وەکو ئەو لایەنانەی کە دەتوانین بڵێن لەگەڵ لایەنە دەسەڵاتدارەکان بەشداریان کردووە یعنی گفتوگۆ لەسەرەوە کراوە کە بەیەکەوە بەشداری لە حکوومەتەکە بکەین و بە شێوەیەکی گشتی بە مەرجی ئەوەی کە دەستور تەطبیق بکرێ و مافەکانی کورد ضامن بکرێن و کێشەکان چارەسەر بکرێ بەشی دووەمیش ئەوەیە کە ئەو لایەنانەی کە تێدا بەشدارن ینی هەمویان قسەیان لە بەشداری لە حکوومەتەکە هەبی لە بڕیاردانەکە و مافیشیان تێدا بەرجەستە بی وەکو کوردیش کە عام ینی زیاتر هەر خۆی لەو بەشی دووەمدا دەبینێتەوە کە مەسەلەی دەستور و چارەسەرکردنی کێشەکان و دابینکردنی مافەکانە ئەگەر یەک قسەی کورد لەسەر ئەوە بکەم کە جەنابەت باس لەوە کرد مەسەلەی ئەو حکوومەتە کە سەربەخۆیە زۆر برەو بەوە دەدرێ یعنی نە لە شارەکانی خوارو نە لە هەرێمی کوردستان یعنی مدیرێک نابینیەوە کە سەر بە حزبێکی دەسەڵاتدار نەبی جا ئایا منطقیە لۆژیکیە حزبە دەسەڵاتدارەکان ڕێگە بەوە بدەن کە وەزیرێک بێلایەن بی جا ئەگەر بێلایەنیش بی خۆ بە تاکید ئەوە ئیجابیات و سلبیاتی خۆی دەبی ئەمن لایەنە سلبیەکەی باز دەکەم یعنی ئەگەر سەرۆک وەزیرانێک بۆ نمونە بێلایەن بی یعنی ئەگەر کوتلە گەورەکان پاڵپشتی نەکەن هەمیشە مهدد دەبی واتە هەموو ڕۆژێ هەڕەشەی لێ دەکەن بەوەی ئەگەر وانەکەی دەیڕوخێنن فەشەلی پێدێنن هەروەکو حکوومەتی عادل عەبدولمەهدی پێکات ینی تەیاری سەدر پێگوت ئەوە بۆ چەند مانگێکە ئەگەر ئاوانە بێ ئەوە ئەو کاتە متمانەی لێ دەستێنەوە فیعلەنیش ینی دوای ساڵێک متمانیان لێستاندەوە خەڵکیان بۆ هێنا شەقام ینی ئەو پیاوە بە ڕێزەش ئەگەر بێت و ینی کوتلە گەورەکان پاڵپشتینەکەن بە تاکید ئەوە فەشەل دێنی هەرچەندە لە ئێستادا ینی کوتلەی سایرون و فەتە و تەنانەت لە ڕووی نێودەوڵەتیشەوە ئەمریکا و ئێرانیش ینی ڕەزامەندیان دەربڕیوە لە سەر پێکێنانی ئەو حکوومەتە بەڵام ئەو حکوومەتە لە بەردەم کۆمەڵێک کێشەی نێوخۆدایە بە تایبەتیش لە داهاتوو ئایا ئەو کێشانەی کە لەسەر یەک تەرەتوب و کەڵەکە بووینە دەتوانی ینی ئەو کێشانە چارەسەر بکە ئەو دەورە ببینی ئەگەر بۆ ماوەیەک نەیتوانی ئەو دەورە ببینی بە تاکید ئەوە ینی متمانەی لێ دەستێنەوە بەڵێ بەس وەکو ئەولەویەت لە گفتوگۆکاندا کە وەکو مامۆستا جەمالیش بڵێن باسی کرد ینی پێ دوایە دەبێت تەنها ئەولەویەت مەسەلەی مافە دەستوورەکانی خەڵکی کوردستان بێت پێ دوای ئەولەویەتی پارتیویەکێتی ئێستا ئەوە بێ کە وەکو گروپی 15 کە باسی بۆ کردووە بەسەر وەزیرانی شار ڕاگەاندو پۆستیان ناوێ گەرداوەکاریەکانی خەڵکی کوردستان و شایستە داراییەکانی جێبەجێ بکەن خۆی ئەو حیوارەی ئەو دیالۆکەی کە گروپی 15 کە چەند حزبێکن لە بەغدا پێچیان هێناوە لەگەڵ سەرۆکی وەزیرانی نوێش کردویانە
بەڕاستی حیوارێکی ستانداردە و جەوهەریە و لە بەرژەوەندی میلەتی کووردا کە خۆی لە کۆمەڵێک مەبادی گرنگ دەبێنێتەوە کە مەسەلەی تەطبیقکردنی دەستورە چونکە ئەو دەستورەی کە هەیە پێش معدل واتە پێش ئەوەی کە هەموار بکرێ بە تاکید ئەگەر جێبەجێ بکرێت لە بەرژەوەندی میلەتی کووردا میلەتی کورد بۆیە ناوچەکانی داگیر کرایەوە یاخود یعنی کێشەکانی چارەسەر نەکرا لە سۆنگەی ئەوە بوو کە ئەو دەستورە ینی جێبەجێ نەکرا بە تایبەتیش ئەو سێ قۆناغانەی کە بۆی دانرا مەسلەی تەطبیع و ئامار و ئیستفتا خاڵی دووەم کە ئەو گروپی 15 حیواریان کردووە لەسەرەوەیە کە مافەکانی خەڵکی هەرێمی کوردستان بە تایبەتی شایستە داراییەکان یا مەسەلەی میزانیا یا مەسەلەی هێزی پێشمەرگا و هەر شتێک کە خزمەت بە کارمەند و مۆزەف و موچە و میزانیەی خەڵکی هەرێمی کوردستان کە گفتوگۆ لەسەر ئەو شتانە کراوە. هیواداریم لایەنە دەسەڵاتدارەکانی هەرێمی کوردستانیش کاتێک کە هاتنە مەیدان بەو نەفەس و بەو نەهجە ینی حیوار و گفتوگۆ لەگەڵ ینی سەرۆکوەزیرانی نوێ بکەن نەک هەر لە خەمی چێبرچێ و گوریس پچڕێنەی ئەوە دابن کە ئەگەر سێ وەزیر بەبەر کورتکەوی ئایا کامە حزب دوو دەبی یا یەکیان یەک دەبی یا بە کامە حزبی تر دەدەن یا پێی نادەن. ینی هیوادارین ئەوانیش گفتوگۆیەکی باش بکەن کە بەداخەوە لە ئێستادا زانی ومانە هەرچەندە لەگەڵ سەرۆکی هەرێم حزبەکان پێکەوە کۆبوونەوە بڕیار وایە کە پێکەوە دانوستان بکرێ گفتوگۆ بکرێ بەڵام بەداخەوە حزبی واهەیە حزبی دەسەڵاتدارە لە هەرێمی کوردستان یعنی جۆرێک لە دانوستانی لەگەڵ خوارێ کردووە یعنی ئەوەش بەڕاستی یعنی حزب مشاریکەکان نیگەران دەکا کە هیوادارین ئەو مەسەلەیە لەو ئاستە بوەستی بەڵکو دەور بۆ هەموو حزبەکان بی بۆ ئەو وەفدە مکەوەنەی بی کە لەلایەن هەموو حزبەکان ئیتیفاقی لەسەر دەکرێت و پێک دێنرێ و ئەو دەکەوێتە گفتوگۆ و دانوستان تەنانەت من پێم وایە ئەو وەفدانەی کە لە خواروش دێن بۆ ئێرە حەقا حزبە دەسەڵاتدارەکان حزبەکانی تر ئاگدار بکەنەوە و پرس و ڕاوێژیان پێ بکەن نەک خوانەکردە لەگەڵیان دابنیشن هەموو شتێک ببڕنەوە. بەڵێ بەس وەکو کێشەکانی هەرێم و بەغداد ئەگەر مەسەرەن کوردە وڵەویاتی بێت تا چەند لە ناوخۆش بە تایبەتەوەی کە پەیوەندی بە داراییەوە چونکە ئێستا هەر لە سەدا 52 موچە لە عێراقەوە بۆ هەرێمی کوردستانەوەی پێویستە بە دارایی چەندە پێویستە لە ناوخۆشدا چاکسازی بکرێت شەفافەت بکرێت ینی بۆی کە دۆخەکە باشتر بێگەر ئەمە ئەولەویاتیشی بێ لەگەڵ حکوومەتی عێراقی بۆ گفتوگۆی پێکەنانی حکوومەت. بە تاکید ئێمە لە هەرێمی کوردستان کوشتەی ئەوەین ئەنی بەوە جیرۆ دەبوون بەوە دەناڵێنین کە حزبەکان لە هەرێمی کوردستان پێکەوە لە بەغدا لە سەرپرسە چارە نووسازەکان شەڕ دەکەن مافی هەرێمی کوردستان بەدەست دێنن بەڵام لە ڕابردووە بووە کە لایەنە دەسەڵاتدارەکان ماف و شایستەکانیان قۆرق و مۆنۆپۆل کردووە یعنی وەکو پێویست نەیانداوەتە هەموو خەڵکی هەرێمی کوردستان و هەموو حزبەکان ئەو دەنگە ناڕازیەی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە لە سۆنگەی ئەوەیە لە نەتیجەی ئەوەیە کە ینی بەو شێوەیە مامەڵیان لەگەڵ خەڵکدا کردووە خۆ ئەو مەسەلەیە هەر پەیوەست نییە بەو شایستانەی کە لە بەغدا بەدەست دێم تەنانەت ئەو ماف و شایستانەی کە لە هەرێمی کوردستانیشان یعنی حەقا بە شێوەکی دادگەرانە بە هەموو لایەنەکان و بە هەموو خەڵکی هەرێمی کوردستان بدرێ بەڵام بەداخەوە کە تا ئێستاوانە دووبارەی دەکەمەوە وە قسەیەکی مسلەم و سەلمێنراوە کە لە هەرێمی کوردستان حزبێکی وەکو کۆمەڵ وەکو یەکگرتو وەکو حزبی تریش هەیە تا ئێستا خاوەنی مدیرێکی مەدرسەیەک نەبی چ جای عەمیدێکی کۆلیژێک لەگەڵ ئەوەیدا کە هەردوو حزبی ئیسلامی لە زانکۆکان ینی دەنجی زۆر لە هەڵبژاردنەکان دێنن و مامۆستای زۆریان هەیە لە هەموو ئاست و ناوەندەکانی خوێندن بەڵام بەداخەوە لە ئەنجامی ئەوەی هەموو کەرت و جونگەکان بە حزبی کراوە حزب بەسەریدا مهەیمین و هەژموندارە یعنی حزبەکان مەحروم دەکەن یعنی ئەوەیە کە پرۆسەی هەرێمی کوردستانی ناشیرین کردووە چەقاندووە کە
کاجێگای ناڕازی خەڵکی هەرێمی کوردستانە کە هیوادارم لە داهاتوانە بێ. بەڵێ سوپاس دەکەن. دکتۆر جەمال کاتمان زۆر کەمەوە بە سەبارەت بە مەسەلەی موچە لەم حکوومەتە نوێدا دووبارە بۆ مەسەلەی موچە پێویستمان بە ڕێکەوتنێکی تازەیە کە بەڕێز لە لیژنەی داراییشی بابەتی موچەی دێ بەردەوام بیتن حتا بودجە 2020 تێتە پەرلەمانی هەندی نەئێتن دێ بەردەوام بیتن ئەلدیف سیستەمێ بەرینوکە و ئەوێ بابەتی ئێکل سەر 12 پشتی ئەنگێ ئەگەر بودجە هات دەمینێتن ئەو اتفاقیان نیان کریە تێدا ما ئەو وعدش سەرۆک وەزیری وەرگرتی و پیچ ڕەنگێکی نزیکی موچێ فەرمانبەرانە بیتن لەوە خەڵکی خۆ دڵنیات بکەین و ناهێلین موچێوان ببیتە ئێکش فشارت سیاسیت بەغداد سەر هەرێمە. بەڵێ یعنی ئێوە بەڵێنتان وەرگتووە لە کاندیدی سەرۆک وەزیران کە کێشە بۆ موچە دروست نەبێت موچەی خەڵکی وسانوەکو گروپی 15 بەڵێ وعدێکی وسایدایە ما و یەگوتی پیچ ڕەنگێکی ئەم نێزیک نابم و خەڵکی هەرێمێ خەڵکی منە و چاوا بەرین و پێدایە دێ هەروەسا تعامل الگەلکە. باشە بەس دکتۆر سەبارەت بە کابینەکەی بڵین ئەوە بێوە گەشتوەکو پەرلەمانتاران و سەرۆکی فراکسیۆنەکان کە لەم هەفتەیە بێتە پەرلەمان پێ دوایە 166 پەرلەمانتاری بۆ کۆ دەکرێت و ئایا پێویستی بە 166 پەرلەمانتارە بە متمانەدان بە کابینەکەی ئالاوی؟ ئەو دیتنا من ئەو مینیتن سەرفشارێ شەقامی ئولسەر یعنی ئۆتارە مەرجعیەتێ دیتنا من ئەو دێ بەتە پشتی یعنی وتارە مەرجعیەتێ و خۆ پێشاندانژی ڕۆژە جمعێ دێ گەرم کە نوشتیکا دێ کابینەینیتن هەگەر شارعی گەرم بۆ مەرجعیەتێژی لێشدان دیتنا من دێتێ پەڕینن ئەندام نەشێن دژاتیە هەردووکا پێک بە بکەند ئەیک وەغدا. بەڵێ بەس ئێستاوەی کە دیارە کابینەکەی تێدا پەڕەت یان کێشەی بۆ دروست دەبێت؟ ئەوە vêgavkê diyar dê kabînawê kêşe bû diroz bin çunku nebes Kurdûs neftinê netrazîne hindekî şî'a jî netrazîne navsuna jî da hindekê heyn ke grupê helbûsiyên şiqaqeke ketiye navda hindekê çûyne pişta Mihemed Tewfîq Allawî bû zanîn. بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێزان دکتۆر جەمال کۆچەر سەرۆکی فراکسیۆنی گروپی ئیسلامی لە پەرلەمانی عێراق کە لەدەوەکەوە لەگەڵمان بووی هەروەها شوان ڕابەرەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی. سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ ئەو کارەدەم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ.